ناڕەزایەتیەکان لە دژی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بەردەوامیان هەیە. بەهۆی نەبوونی خزمەتگوزاریە سەرەتایەکان بەگشتی و کەمی بڕی پێدانی کارەبای نیشتیمانی بە تایبەتی بەشێک لە دانیشتوانی ناحیەی ئاغجەلەر و گوندەکانی دەوروبەری گردبوونەوەیەکی ناڕەزایەتیان ئەنجامدا و بۆ ماوەی نزیکەی 2 کاتژمێر ڕێگای سەرەکی ناحیەکەیان داخست کە قەزای چەمچەماڵ و ناحیە و گوندەکانی بە پارێزگای هەولێرەوە دەبەستێتەوە. وڵای ئێمە کێشەی سەرەکیمان لەم کاتەیە کارەبایە. کارەباکەمان ئێستا بە شێوەی پسڕ دێتەوە. جا سەعاتەکانی کارەبایان کەم کردوێتەوە. دوای ئەوە محەتەیەکی کارەبا لە ناو ئاغجەلەرە هەیە. ئەم محەتەیە حەوفی دەری لێ دەرەچی. ئەم حەوفی دەرە سییانیان ڕاستەخۆ بۆ تەچی ئەڕوا. سییانان بەسەر خەڵکی منتیقەکەی تەوجای خڕێکشان بۆ دام و دەستگا حکومیەکانە. ئەم کارەبای لادیەکان هەر بە تەواوەتی کەم بۆتەوە. ناو ناحێکە مۆلیدەی هەیە کەمێک باشترە، بەس لادیەکان زیاتر گیرۆ دەبوونە بەدەستیەوە. یعنی ئیتر تەواو هەراسان بوونە بەدەست کارەباییەوە. ئەمە بەشێک ئەم دیاتانیان کارەبای نییە، بەس ئێمە گوندی کۆزەوەرەکە ئەم فەرعەیە صاحب 17 شەید و ئەنفالین خۆزگای ئەو شەیدانەمان جاش بوونایە بڕۆشنا بە جاشێتی بڕۆشنانە پێشمەرگە بوونایە شەید بوونایە صاحب 17 شەیدین کارەبامان نییە. 2 کیلۆمەتریشە 65 عامودەیە تا کۆزەوەرە بەناو دێشەوە. بەڕاستی زوڵممان لێکەن ساکە کارەبامانە شەو هەتا بەیانی ئەمە ژیانمان نییە. هیچ کارەبایەکمان نییە. قەناعەتەکە شەو بە مۆلیدە ڕۆژ 2 ساعت مۆلیدە دەڵەکەن، شەو 2 ساعت مۆلیدە هەڵەکەین. ئەوە ژیانمانە. بەشێکی تر لە هاوڵاتیان دەڵێن لەگەڵ ئەوەی سنوورەکەیان خاوەنی زۆرترین قوربانیە، بەڵام لە ماوەکانی ڕابردوودا کەمترین خزمەت کراوە. باس لەوەش دەکەن گەر لە ئایندەیەکی نزیکدا وەڵامی داواکاریەکانیان نەدرێتەوە، ئەوە لە ڕۆژانی داهاتوودا درێژە بە بەردەوامی گردبوونەوەکانیان دەدەن و لەسەر دەربڕینی ناڕەزایەتیەکانیان بەردەوام دەبن. بەڵێ ئێمە وەکو گەنجانی ناحیە هەڵاسێک و دەوروبەری گوڵی ئاغجەلەر و گوندەکانی دەوروبەری هاتوینە بە خۆپیشاندانێکی سەرەتایی وەکو ئاگادارکردنەوە بۆ حکوومەت، وەکو ئاگادارکردنەوە بۆ وەحدەی ئیدارەکانی ناحیە ئاغجەلەر بتوانن پێدانی ڕێژەی کارەبا مامۆزیاتکەن. ئێمە وەکو چەند گەنجێک هاتوینە خۆپیشاندانەکەی لێرە هەڵوێستمانە بێ لە ڕۆژانی دوای هەڵوێستمان باشترە بێ، زیاتر خەڵک هێنینە ناو خۆپیشاندانەکان. لە سنوورەکەمان ئێمە کۆمەڵێکم و کوڕی تریشمان هەیە جگەلەوەی ناحیە ئاغجەلە تاکە ناحیە هەتاکو ئێساکە مەکتەبی ئێوارانی نییە، تاکە ناحەیەکە هەتاکو ئێساکە باختی ساوانی نییە، تاکە ناحەیە هەتاکو ئێساکە لیژنەی تیپە میلەکانی نییە، سنتەری گەنجانمان نییە. بەڕاستی تاکە ناحەیەکە هەتاکو ئێساکە دکتۆری پسوەڕمان نییە، داودەرمانی پێویستمان نییە، یعنی بۆ نەخۆشەکان. ئەگەر نەخۆشێکمان هەبێت لە گوندەکانە هەتاکو ئەگاتە ئاغجل چەمچەماڵ و کۆیە، بەڕاستی گیان لەدەستدا. ساڵانە و لەگەڵ هاتنی وەرزی هاویندا کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەبنەوە. بە جۆرێک لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستاندا کاتژمێرەکانی پێدانی کارەبا لە نێواندا تا 12 کاتژمێردایە. بەو هۆیشەوە ماوەی چەند ڕۆژێکە شەپۆلێکی ناڕەزایەتی هاوڵاتیان لە بەشێک لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان سەری هەڵداوە. لە ئەگەری وەڵام نەدانەوەی داواکاری هاوڵاتیانیش ئەوە پێدەچێت هاوڵاتیان لەسەر دەربڕینی ناڕەزایەتیەکانیان بۆ داواکاری سەرەتاییترین مافیان بەردەوام بن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، سنووری ناحیەی ئاغجەلەر.